ئەمڕۆ 2019 بە پشتیوانی خوای پەروەردگار لەگەڵ دەرسی چوارەمە بین لە زنجیرە دەرسی پێناسەی پایەکانی ئیسلام کە یەکەم و دووهەمی دەربارەی شایەتمان بوو، دووەمی دەربارەی نوێژ بوو. ئەمڕۆ باسی ڕوکنی سێیەمە کە زەکاتدانە. ڕوکنی سێیەمە بەڵام دەرسی چوارەمە، لەبەرەوەی دەرسی شایەتمانەکە دوو دەرس بوو. خوای گەورە لە زیاتر لە 30 جێگای قورئانە ناوی زەکاتە هێنێت و زیاتر لە 10 جاری تریش بە ناوی سەدەقەوە باسی فەرمووە. زۆرینەی جارەکان لەگەڵ نوێژە پێکەوە هێناونی، وەکو یوقیمونە سەڵاتە و یوتونە زەکا. ئەمە جگە لە دەیان ئاەتی تر کە لەگەڵ بەخشین باسی کردوون، وەکو وەمیما ڕەزەقناهم یونفقون، لەوەی پێمان بەخشیون ئەبەخشن. لەوەی پێمان بەخشیون یعنی هیچ منەتێکی تیان نەمایە، هەر هی خوای پەروەردگارە. دوای نافەرمێ ما ڕەزەقناهم یونفقون، مما ڕەزەقناهم، لەوەی کە پێمان داون ئەبەخشن. یعنی ئەگەر خوای پەروەردگار هەزاری بە تۆ دابێت تۆ یەکدانەی لێ ببەخشی کە هەر مڵکی خوای گەورەیە، خۆی ئازایەتەکە لەمەیە چییە؟ بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم هەموو ئاەتانەش تەرکیزەکەنەوە سەر زەکاتدانەکە، ئەبینی خەڵکێک زەکاتەکە کە فەرزە لە سەری نایدا، نەگەوی کە داوای خێری لێ بکرێ. دیارە ئەوەش بە سەبەبیەوەیە کە ئین تحبون المال حبا جەما، لەبەر ئێوە بە خۆشەویستیەکی ڕادەبەدەر سەرۆت و سامانتان خۆشە. خوای گەورە بە شێوەی فەرمان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ زەکاتیان لێوەرگرت چونکە زەکاتدان مایەی پاکبوونەوەیانە. مای پاکبوونەوەیانە، پاکبوونەوەی خۆیان، پاکبوونەوەی دڵ و دەرونیان لە پیسکەیی و ڕەزیلی و چروکی، پاکبوونەوەی سامانەکەیان لە چڵک و چەپەڵی حرام، پاکبوونەوەی ڕەفتاری خۆیان لە خۆ بەزلزانین و لوتبەرزی و شانازیکردن بە سەرۆت و سامانیانەوە. ئەنجا فەرمێ خذ من ئەموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها وصل عليهم إن صلاتك سكن لهم والله سميع عليم. ئەفەرمێ پشکە زەکاتێک لە سامانەکانیان وەرگرە. جا سەیریکەن بە شێوەی نەکیرەژە فەرمێ خذ من ئەموالهم صدقة، یعنی وەلو یەک دانەش بێ، یەک خێرێکیش بێ، پشکە زەکاتێک لە سامانەکان وەرگرە تا پێی پاک ببنەوە، زیاتر بۆ خوا ساغ ببنەوە پێی، دوعایان بۆ کە نوێژ لەسەر جەنازەیان بکە، چونکە دوعا و نوێژەکانی جەنابەت مای هێمنیانە و خوای گەورەش بیسەر و زانای. جريري كري عبد الله بجلي خوالي الرازي بأفرمي بايعت رسول الله صلى الله عليه وسلم على إقام الصلاة وإيتاء الزكاة والنصح لكل مسلم. أم صحابي بالرزا خوالي الرازي بكل حديث بخاري ومسلم هات وأفرمي بيعات بإيمانم ببيغمبري خوادا صلى الله عليه وسلم لسر نوش كردنو زكاة دانو آمشگاري كردني هم مسلماني. سیرە و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ڕەفتاری یاوەرانی بەڕێزی فەرزێتی و گرنگێتی زەکات دەسەلمێنن. تەنانەت سەیدنا ئەبوبەکر سیدیق خوا لێ ڕازی بێت جەنگی لە هەموو لایەکەوە ڕاگەیان بەرامبەر ئەو کەسانی وتیان زەکات نادەین و بە مرتەد حساب بوون. هەمووشیان کافر بوون، هەمووشیان کافر نەبوو بوونەوە. هەندێکیان تەمەن نوێژەکانیشانە کردو لەسەر ئیسلامەتێکە مابوونەوە، بەڵامیان ئێمە زەکاتەکە نادەین. هەندێکیانە و زەکاتەکەمان داوەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە خوای گەورە فەرموویەتی تطهرهم وتزكيهم بها. بۆیە نایدەینە ئەبوبەکر، ئێمە زەمانەت ئێمە وەرناگرین، نازانین بیدەینە ئەبوبەکر خوا لێ ڕازی بێ ئایا فعلن بۆمانە بێتە بە سەبەبی طهر و تەزکیەکە. هەندێکی تر وتیان نوێژی خۆمانەکەین و زەکات نادەین، هەروەها هەندێکی کەوتیان هەریچیان ناکەین، و هەندێکی کەش وتی باوەڕمە بە موسەیلەمەی کەذابیانە. بەڵام یاوەران بە پێشەوایەتی سەیدنا ئەبوبەکر کە خەلیفەی هەمویان بوو خوا لێ ڕازی بێ، هەموو ئەمانەی لە ڕیزی مرتەدەکانە حسێب کرد و کوشتاری هەمویانی وەکو یەک کرد و هێرشی ئیسلامی کردە سەریە. کەوابوو ناشە کابرای جەماعەتێک بڵێن ئێمە زەکات نادەین. تەنانەت هەندێ لە عولەما فەرمویان ناشێ لە ناوچەیەکە بڵێن ئێمە بانگ نادەین، هەر تەنانەت بانگدانەکەش چجای ئەمە کە زەکاتەکە ڕوکنێکی سەرەکی ئیسلامەکەیە، زەکات ڕوکنی سەیەمی ئیسلامە.
خی گەورەکە کردوێتی بەیەکێک لە پێنجپایەکانی ئیسلام هەم دینەکەی پێپاراستووە هەم هەستی کۆمەڵکاری و گیانی بەزەی و بەرپرسێتی هاوکاری لە ناخی تاکوکۆی مسلمانانە پاراست چونکە مسلمانان لە ناوخۆیانە وەکو یەک جەستە و یەک دیوار و دانیشتوانی یەک کەشتین ئەمەش هەرسێکی لە تەشبیهی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام مثل المؤمنین فی تەوادهم وتەراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد أما تشبيهك بيك جسد المؤمن للمؤمن كالبنيان للروايات يتر كالبنان يشد بعضه بعضا وكو يك ديواري أوشان كدانشتو يك كشتين حديثكي دور درجي مسلمة كأفرميوكو أوايا لكشتيها سوار بونو دو طابق ودو نهوم وهندق لسرون وهندق لخوار مرجي هميان بخمي يكتريويا كبينو دزدنا بالي يكتري وأوي كزور زور مهمش لإسلامه بدرجاي تاريخي مسلمانان أم زكاة جگەلم سەردەمەی کە ئاوە بووە بە حاڵەتێکی ئیرهابی کە گەر خەڵک پارە بدا بە بێوەژنێکی داماو ئەی خەنە لیستی ئیرهاب بۆم تاقوتانی ئەوروپا ئەجینا مسلمانان بەهۆی هەبوونی ئەم زەکاتەوە فەقیری ناخۆیان علاج کردووە دەوڵەت حەقیانەوە بەسەری یعنی چەند حکومەت هەرچی شتێک بوو بێ بۆیە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ زەکات وەزیفەی مسلمانانە یعنی حتا ئەگەر حکومەت کۆی کاتەوە و بیگەێنێ نەیگەێنێ ئەمان هەر بۆیان هەیە بیگەن ئەگەر هاتوو دەستگایەکی ڕسمی نەبووی زەکات دانۆکو بەیتولمالەکە و ناردنی جابی بۆ کۆکردنەوەی ئەو کاتە مسلمانان لە ناوخۆیانە مەفروزە ئەم ئیشە جێبەجێ بکەن چونکە بە فەرزی دینەکەی و کاروبارێکی کۆمەڵایەتیە و گیانی بەزەیش لە ناو مسلمانانە دروستەکە ئەوانش کە باڵیان نزمە فەقیر و داماون بەرزەکرێنەوە و نان و خواردنیان یا خواردن و پۆشاکی ساڵیان بۆ مسۆگەرەکرێت ئەمە جگەلەوەی زەکاتدان و خێرکردن و بەخشین نەفسی مسلمان لە ڕژدی و پیسکەیی و ڕەزیلی و چاوچنۆکی پاگەکات